مسلمانانی عزیز، عقل جوهری ئینسانە. ئینسان بە پێی عقلی حسابی بۆ کرێ، لە شەریعەتی شاوەهایە. ئەگەر عقلی نەبێ هیچ تەکلیفێکی لەسەر نییە. عقلی هەبوو تەکلیفی ئیلاهی لەسەرە. بۆیە عقل کڕۆک و جەوهەری ئینسانی ئیماندارە بە تایبەت و بەگشتیش بۆ هەموو ئینسانەکان. ئەم عقڵە ئەگەر بێت و شەرعی پێ قبوڵ کەی و پێشی شەرعی نەخەی و شەرعی پێ تەطبیق کەی، پلە و پایەت بەرزەکاتەوە هەتا وەکو ئاستی بەڕێزترینی مەخلوقات. و ئەگەر بێت و ئەم عەقڵە ئیلغاکەیتەوە و لەوێشەوە شەریعەت ڕەتکەیتەوە، یاخود ئەم عەقڵە بخەیتە پێش شەریعەتەوە، ئەوە پلە و پایەتدا بەزێ بە شێوەیەک کە کەمتر بی لە بێڕێزترینی مەخلوقەکان. ئیمامی عەلی ڕەزا و ڕەحمەتی ئەڵڵای لەسەر بێ فەرمێ الله سبحانه وتعالى سێ جۆر مەخلوقاتی خەلق کردووە. یەکێکیان پێی ئەوترێ مەلائیکە کە عقول لا شهوة فيها. ئەم مەلائیکەتانە الله سبحانه وتعالى وا دروستی کردوون بەس عەقڵیان هەبێ و شەهوەتیان نەبێ. ئەمە جۆری یەکەمیان. جۆری دووەمیانە فەرمێ البەهائم شهوات بلا عقول، ئاژەڵەکانن کە بەس حەزیان تایە، عەقڵیان تێدا نییە نەوەکو مەلائیکە و نەوەکو ئینسانەکان. پاشان نەفەرمێ جۆری سێمی خەلق کردووە ئینسانەکانن کە عەقڵ و ئارەزووشی لە ناوە داناون. جا فەرمێ هەر ئینسانێک شوێن عەقڵەکەی بکەوێ لانەدا لێی بۆ شێوەی ئەڵڵا جەلە جەلالوه لێی داوا کردووە، ئەوە پلەی بەرز ئەبێتەوە لە مەلائیکەش زیاتر، چونکە مەلائیکە شەهوەتی نییە کە بە عەقڵی کارەکە بۆ ئەوە خەلق کراوە بۆیە، بەڵام ئەم شەهوەتیشی هەیە و زاڵە بێ بەسەریە. و ئەفەرمێ هەر ئینسانێکیش لەبەر ئارەزووەکانی واز لە عەقڵی بێنێ پلەی دائەبەزێ بۆ خوار ئاژەڵەکان، لەبەرەوەی ئاژەڵ عەقڵی نییە. ئەگەر عەقڵی هەبووە ئەو کارەی ناکرد دوای ئارەزوەکانی بکەوێ. وێ تەماشای خۆت بکە، بزانە طالبی ئەوەی پلە و پایەت بەرزکەیتەوە بە شێوەیەک بگاتە ئاستی سەر و مەلائیکە، یاخود هی ئەوەیانی کە پلە و پایەت نزم بکەیتەوە بە شێوەیەک کە بچێتە ژێر پلەی ئاژەڵەکانەوە. کە الله سبحانه وتعالى لە قورئانە لەبارەیانەوە فەرمێ ولقد ذرأنا لجهنم كثيرا من الجن والإنس لهم قلوب لا يفقهون بها ولهم أعين لا يبصرون بها ولهم آذان لا يسمعون بها أولئك كالأنعام بل هم أضل وأولئك هم الغافلون. فەرمێ زۆرێکمان لە جنۆکەوی ئینسانەکان بۆ جەهەنەم داناوە، بە مردنیان کڵپە بنەوە بۆ جەهەنەم. بۆ فەرمێ دڵیان هەیە عەقڵی تیان نییە، لە دین پێی دێناگەن، چاویان هەیە حەق و دین نابینن پێی، هەر هەوا و ئارەزووە بینن، گوێیان هەیە حەق و دین نابیستن پێی، هەر حەز و هەوا و ئارەزووە بیستن پێی. ئەوانە وەکو ئاژەڵن، بەڵکو لە ئاژەڵ کەمترن، و ئەوانە ئەوانن کە بێ ئاگان لە شەریعەتی ئەڵڵا و بێ ئاگان لە چارەنووسی خۆیان کە ئەو جەهەنەمەیە. وەیە ئاگاداری خۆت بە، عەقڵت بپارێزە، مەهێڵە لە دەست چێ، چونکە ئەم سەردەمە سەردەمی لە ناوچوون و تیاچوونی عەقڵەکانە بەهۆی فیتنەکانی ئاخر زەمانەوە.